ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی هاوڵاتیانی خەڵکی سنە لە ئاز نەبوونی دۆخی خراپی نەخۆشخانەکان، بەڕێوەچوونی مەراسمی ساڕۆژی گیانبەخکردنی مەتین نەسری لە سنە، شەڕ و پێکدادانی چەکداری لە نێوان هێزەکانی پژاک و سوپای پاسداران لە بانە، بێسەر و شوێنبوونی پەخشان عەزیزی پاش ڕفاندنی لەلایەن حکوومەتەوە، ڕفاندنی بنەماڵەیەکی کوردی خەڵکی ڕۆژاوای کوردستان لەلایەن ئیسلامگەراکان، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوان لە زاهیدان، سەپاندنی سزای زیندان بەسەر 3 چالاکی کرێکاری لە تاران و ڕەشت و درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و کەرانەی باختەری. درێژەی هەواڵەکان. ناڕزایەتی هاوڵاتیانی خەڵکی سنە لە ئاز نەبوونی دۆخی خراپی نەخۆشخانەکان بەپێی هەواڵی گەیشت و دانیشتوانی شاری سنە لە ئاز کەمی ئیمکانات و پیسبوونی نەخۆشخانەکانی سنە ناڕازین و داوای چاودێری دۆخی ناوەندە جەرمانیەکانەکەن. بەوتەی هاوڵاتیان دۆخی بەهداشتی نەخۆشخانەکان زۆر خراپە و هیچ ئیمکاناتێ بۆ هاوڵاتیانی نەخۆش دابین نەکراوە. زۆرجار نەبوونی دەرمانی پێویست بنەماڵەکان ناچار ئەکات سەردانی دەرمانخانەکانی نێوشار بکەن و ئەوەیش هەزینەی زیاتر دەخاتە سەرشانیان. هاوڵاتیەک لەو بارەوە ڕایگەیان هەرکات لە ئاز دۆخی خراپی نەخۆشخانەکان ناڕزایەتی دەرئەبڕن بەرپرسانی حراست و نەخۆشخانە هەڕەشەیان لێ دەکەن و هیچ بایەخێک بە کێشە و گرفتەکانیان نادەن. بەڕێوەچوونی مەراسمی ساڕۆژی گیانبەخکردنی مەتین نەسری لە شاری سنا ڕۆژی پێنجشەممە 18 مانگی خەزەڵوەر مەراسمی ساڕۆژی گیانبەخکردنی هەمیشە زیندوو مەتین نەسری لە شاری سنە و بە بەشداری بەرینی خەڵک لە گۆڕستانی بەهەژ محەممەدی بەڕێوەچوو. مەتین نەسری لاوی تەمەەن 18 ساڵی خەڵکی سنە کە سەرقاڵی تێپەڕکردنی ماوەی سەربازی ئیجباری بوو بەهۆی سەرپێچیکردن لە فەرمانی بەرپرسانی نظامی بۆ سەرکوتی خەڵک بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوگیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە وێڕای گەمارۆدانی گۆڕستانی بەهەژ محەممەدی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە مەراسمی ساڕۆژی گیانبەخکردنی ئەو لاوە بە بەشداری بەرینی خاڵک بەڕێوەچوو. شەڕ و پێکدادانی چەکداری لە نێوان هێزەکانی پژاک و سوپای پاسداران لە بانە. کاتژمێر شەرشی بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە 18 خەزەڵوەری 1402 هەتاوی پێکدادانێکی چەکداری سەخت لە نزیک گوندی نژوەی بانە لە نێوان هێزەکانی سوپای پاسداران و گریلاکانی پارتی ژیانی ئازادی کوردستان واتە پژاک هاتووەتە ئاراوە. بە پێی زانیاریەکان ئەم شەڕە تاک و کاتژمێر 9 بەیانی پێنجشەممە بەردەوام بۆ پێکدادانەکە دوای ئەوە هاتووەتە ئاراوەکە شەوی ڕابردوو چەند ئۆتۆمبیلێکی پڕ لە هێزەکانی سوپای پاسداران لە دەوروبەری ئەم گوندە جێگیر بوون. تاک و کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاری ورد و دروست لەسەر زیان و خەسارەکانی هەردوو لایەن واتە هەردوو لایەنی ئەم شەڕە لە بەردەستان نییە. ناڕوونی چارەنووسی دوو بەندکراوی خەڵکی سەوڵاوە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی دوو بەندکراوی خەڵکی سەوڵاوە بە ناوەکانی بارزان عەزیمی و فواد حوسێنی پاش دەست بەسەرکرانیان لەلایەن ئیسلاحاتە و ناڕوونە و نادیار. بارزان عەزیمی و فواد حوسێنی ڕۆژی پێنجشەممە 6 ڕەزبەری 1402 لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات لە شاری سەوڵاوە دەست بەسەرکران. وێڕای تێپەڕبوونی 42 ڕۆژ بەسەر کاتی بەندکرانی ئەو دوو لە هاوڵاتیە چارەنووسیان بە ناڕوونی ماوەتە و بە دوواداشوونی بنەماڵەکانیان هیچ ئاکامێکی نەبووە. جێگەی ئاماژەیە کە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو دوو بەندکراوە لە بەردەستانیە. بێسەر و شوێنبوونی پەخشان عەزیزی پاش ڕفاندنی لەلایەن حکوومەتەوە. وێڕای تێپەڕبوونی 3 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکرانی پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی مەهاباد چارەنووسی نادیارە و هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی لە بەردەستانیە. پەخشان عەزیزی یاریدەدەری کۆمەڵایەتی خەڵکی مەهاباد لە ڕێککەوتی سیانزەی گەلاوێژی ئەمساڵ لە شاری تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێندرا و ڕاگوێزی بەندی 209 زیندانی ئێڤین کرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەی بێبەشکرا و زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی لە بەردەستانیە. جێگەی ئاماژەیە کا ڕۆژی 17 خەزەڵوەری ئەمساڵ ماڵپەڕی بێتاوانی سەر بە وەزارەتی ئیتلاعات هەواڵی دەست بەسەرکرانی پەخشان عەزیزی
وریشا مرادی و سیروان محەممەد ڕێزایی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیمی بڵاو کردبووە. ڕفاندنی بنەماڵەیەکی کوردی خەڵکی ڕۆژاوای کوردستان لەلایەن ئیسلامگەرەکان بەپێی راپۆرتی چاودێری مافی مرۆڤی سووری 6 ئەندامی بنەماڵەیەکی کوردی خەڵکی شاری گرێسپی لە ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا ڕفێندرا و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانیە. بەپێی راپۆرتی ئەو ڕێکخراوەیە فەرماندەی گروپی ئیسلامگەرای جەبهەی شام چەند ڕۆژ لەوە بەر گوشاری بۆ بنەماڵەیەکی کورد هێنابوو بۆ ئەوەی بە زۆرە ملێ لەگەڵ کچەکەیان کە نامزەدی بوو هاوسەرگیری بکات. کاتێک کچەکەی ئەو بنەماڵەیە دەژایەتی لەگەڵ بڕیاری ئەو فەرماندەیە دەربڕیوە، هێزەکانی جەبهەی شام هێرشیان کردوە سەر مەراسمی زەماوەندی کچەکە و وێڕای لێدانی بنەماڵەی زاوا بووک و زاوا و باوک و سێ ئامۆزایی زاوایان بۆ شوێنێکی نادیار ڕفاندووە. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوان لە شاری زاهیدان ڕۆژی پێنجشەمە 18 مانگی خەزەڵوەر بنەماڵەی بەندکراوانی زاهیدان بە کۆبوونەوە لە بەردەم زیندانی ناوەندی زاهیدان خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجی ڕۆڵەکانیان بوون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی 28 مانگی ڕەزبەری 1402 و هاوکار لەگەڵ سەرڕۆژی کۆمەڵکوشکردنی خەڵکی ئازادی خوازی بەلوچ لە ڕۆژی هەینی خوێناوی هێزە ئەمنیەکان هێرشیان کرد سەر خۆپیشاندەران و وێڕای بریندارکردنی چەند کەس 500 کەسیان دەستبەسەر کرد. ڕۆژی پێنجشەمە بنەماڵەی بەندکراوان لە بەردەم زیندانی زاهیدان کۆبوونەوە خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ڕۆڵەکانیان و ئازادی بێشەرت و مەرجیان بوون. ناڕزایەتی بنەماڵەی قوتابیان لە شاری بێهبەهان ڕۆژی چوارشەممە 17 مانگی خەزەڵوەر بنەماڵەی قوتابیان لە شارستانی بێهبەهان بە کۆبوونەوە لە بەردەم ئاموزش و پەروەرج ناڕزایەتی خۆیان لاز نەبوونی معەلم نیشاندا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا وەزیری ئاموزش و پەروەرج باس لە 150,000 کلاسی دەرسی بێئیمکانات و نەبوونی چەند هەزار معەلمی کردبوو. لەو ماوەشدا بنەماڵەی قوتابیان لە چەند شاری ئێران دژ بە نەبوونی معەلم و بلا تەکلیفی منداڵەکانیان لە مەدرسە کۆبوونەوەیەکیان بەڕێوەبرد، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان بە دۆخی قوتابیان و ناڕوونی چارەنووسیان نەداوە. بەڕێوچوونی مەراسمی ساڕۆژی گیانبەخشنی کیان پیرفەلەک لە ئیزا ڕۆژی پێنجشەممە 18 خەزەڵوەر بنەماڵەی هەمیشە زیندوو کیان پیرفەلەک مەراسمێکیان بە بۆنەی ساڕۆژی گیانبەخشنی ئەو منداڵە لە شارستانی ئیزا بەڕێوەبرد. بەپێی راپۆرتەکان وێڕای گوشار و هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان بنەماڵەی کیان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئیزا لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە وێڕای گوڵبارانکردنی مەزارەکەی ڕێزیان لە یاد و بیرەوەری کیان و 6 لاوی دیکەی گیانبەخکردووی شۆڕشی ژینە لە شاری ئیزە گرت. سەپاندنی سزای زیندان بەسەر 3 چالاکی کرێکاری لە تاران و ڕەش لە ڕۆژانی ڕابردوودا دادگای پێداچوونەوەی پارێزگاکانی تاران و ئیلام سزای زیندانی بەسەر 3 چالاکی کرێکاری بە ناوەکانی سیامەک ئیبراهیمی، شارۆخ ئەحمەدی و پەیمان فەرهەنگیاندا سەپان. بەپێی راپۆرتەکان سیامەک ئیبراهیمی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 5 ساڵ زیندان و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام بە 8 ماڵ زیندانی دیکە مەحکوم کراوە. هەروەها شارۆخ ئەحمەدی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 4 ساڵ زیندانی تازیری مەحکوم کراوە. ئەو دوو چالاکە کرێکاریە ڕۆژی 18 ڕێبەندانی 1400 کێتاوی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و دواتر بەدانانی وەسیقا ئازاد کرابوون. لەلایەکی دیکەوە دادگای پێداچوونەوەی پارێزگای گیلان پەیمان فەرهەنگیانی بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ دوورخستنەوە بۆ شارستانی زابۆل مەحکوم کردووە. هێرشی حراسەتی زانکۆی ئازادی سەوهانەک بۆ سەرکچانی خوێندکار ڕۆژی چوارشەممە 17 مانگی خەزەڵوەر حراسەتی زانکۆی ئازادی سەوهانەکی قۆم هێرشی کرستن چەند کچێکی خوێندکار و یەکێکیان بەهۆی ئازاری بەرپرسی حراستەوە لە هۆشخۆی چوو و بۆ نەخۆشخانە گوازرایەوە. بەپێی راپۆرتی کاناڵی تەلگرامی خوێندکارانی پێشڕۆ حراسەتی زانکۆی سەوهانەک بە بیانووی ڕەچاو نەگرتنی حیجابی ئیجباری هێرشی کردوە سەر چەند کچێکی خوێندکار و یەکێکیانی داوەتە بەر لێدان. بەپێی ئەو راپۆرتە ئەو کچە خوێندکارە کە ناسناوەی ئاشکرا نەکراوە لە هۆشی خۆی چووە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. دواهواڵمان سەبارەتە بە درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و کەرانەی باختەری.
ڕۆژی پێنجشەممە 18 مانگی خەزەڵوەر ئەرتشی ئیسرائیل با بڵاوکردنەوەی چەند ویددیۆ ڕاگەیان کە چوونەتە ناوەندی غەزە و سەوسی تونێلی هێزەکانی حەماسیان لەناو بردووە دەستیان بەسەر گەورەترین بنکەی سەربازی حەماس لە باکووری غەزەتا گرتووە. هەروەها لە کەرانەی باختەری شەڕ لە نێوان لایەنگرانی حەماس و ئەرتشی ئیسرائیل هاتووەتە ئەرەوە و 10 فلستینی گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان ناوچەی بیتلاهیە لە ئوردوگای جنین و دەوروبەری نەخۆشخانەی شەفا لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بەچڕی بردومان کراوە دەنگۆی ئەوە هەیە کە دەیان کەس کوژرا و بریندار بوون. هەروەها لە کەرانەی باختەری شەڕ لە نێوان لایەنگرانی حەماس و ئەرتشی ئیسرائیل هاتووەتە ئارەوە و بەهۆیەوە 10 فلستینی گیانیان لەدەستاوە و 15 کەسی دیکەش بریندار بوون. نەتەوە یەکگرتوەکان لە راپۆرتێکدا ڕایانگەاندووە کە دۆخی نەخۆشخانەکانی غەزە کارە ساتبارەوە 72,000 بریندار بۆ باشووری غەزە و دەواازەی ڕەفعا گوازراونەتەوە و هەزاران کەس ئاوارە بوون. لەلایەکی دیکەوە حەماس ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیلی 10,800 کەس ڕاگەیاند. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد و بەختەوەر بشین.